پێناسەی ڤیتامین چییە لە زانستی پزیشکیدا؟ کاریگەریەکانی ڤیتامین چییە لەسەر جەستەی مرۆڤ؟ ڕێنمایی پزیشکان لەسەر ڤیتامینەکان چییە؟ بۆچی دەبێ گرنگی بە زانیاریەکانمان بدەین لەبارەی ڤیتامینەکانەوە؟ سەرچاوەی دەستکەوتنی ڤیتامینەکان کامانن؟ ئەو خۆراکانە کامانن کە دەبێ گرنگی بە خواردنیان بدەین؟ ئایا دەکرێت بە شێوەیەکی هەڕەمەکی خواردنەکان بۆ دەستکەوتنی ڤیتامین بەکار بهێنین؟ ڤیتامینی دەستکرد چییە و چ کاتێک بەکاردەهێنرێ؟ بەرنامەی ڤیتامین. سڵاوی خواتان لێبێت ئەزیزان. لە بەرنامەی ڤایتامینە ئەمڕۆ دەمانەوێت یەکێک لە ڤایتامینە گرنگەکانی لاشەی مرۆڤتان پێ بناسێنین، ئەویش بریتیە لە ڤیتامین A. ڤیتامین A 107 ساڵ 8 ساڵ پێش ئێستا دۆزراوەتەوە. ڤیتامینێک کە لە ساڵی 1912 ئیشی لەسەر کراوە و زانیاری لەسەر دراوە و دوای ناونرا ڤایتامین A. ڤایتامین A یەکێکە لەو ڤیتامینانەی کە دەرکەوتووە لە ناو ڕۆنا و یاخود لە ناو چەوریا دەتوێتەوە کە من باسەڵین چەوری لاشەی مرۆڤ. ڤیتامین A یەکێکە لەو ڤیتامینانەی کە ڕۆڵێکی گرنگ هەیە و ڕۆڵێکی گرنگ دەبینێت لە بینینە، لە گەشەی ئێسکەکانە، لە مناڵبوونە، لە دابەشبوونی خانەکانی لاشەی مرۆڤە. یەکێکە لەو ڤیتامینانەی کە ڕۆڵی هەیە لە سیەکان و ڕۆڵی هەیە لە ماسوولکەکانە. یەکێکە لەو ڤیتامینانەی کە ڕۆڵی هەیە لە بەرگری لاشەی مرۆڤە. ڕەنگە ئێوە عەجیبتان لێبێت ئەو ڤیتامینی کە من باسی دەکەم، ڤیتامین A، دەرکەوتووە و زانست و زانیاری و دوای زیاد لە 100 ساڵ هێواش زانست سەلماندوویەتی کە ئێمەی مرۆڤ ڕۆژانە بە نزیکەی 9 گراممان پێویستە. توێژینەوەکان دەڵێن ئەگەر منداڵێک لەو دەقەی لە دایکە بێت هەتا بە نزیکەی 6 مانگ پێویستی بە 400 مایکرۆگرامە. جەنابتان ئەزانن کە گرامێک بکە 1000 بەشەوە، ئەم 400 واتە 9 گرامیش کەمتر. دراسە کراوە ئەگەر منداڵێک لە 7 ساڵیەوە هەتاوەکو بە نزیکەی 12 مانگ واتە لە ساڵ کەمتر بە نزیکەی پێویستی بە 500 مایکرۆگرامە. لەو مناڵانەشەوە لەو گەنجە بەڕێزانەشەوە هەتا گەورە دەبن و هەتاوەکو بە نزیکەی ئەکاتە تقریبەن بگرە 20 ساڵیش هێواش بەرەو 700 مایکرۆگرامی پێویستە. ئەو بەڕێزانش کە لەسەر و 19 ساڵ و 20 ساڵەوەن دراسە کراوە لە شەو ڕۆژێکە پێویستمان بە نزیکەی 900 مایکرۆگرامە. بەڵێ ئەزیزان، ئەو ڤایتامینی کە بۆ جەنابتان باسی دەکەم، ڤایتامین A دەرکەوتووە کە لە زۆرێ لە خواردنەکانە هەیە. ڤیتامین A یەکێکە لەو خواردنانە، با بڵێن یەکێکە لەو ڤیتامینانەی کە تەنها و تەنها لە 1-2 جۆر خواردنان نییە. لە شەربەتی گێزەرەوە بیگرە، هەتاوەکو سپێناخ، هەتاوەکو بۆ نمونە هەندێک شۆربای میوەکان، تەنانەت شەمامە، تەنانەت بۆ نمونە مەسەلەن کشمیش، بڕۆ هەتاوەکو بۆ نمونە مەسەلەن مانجۆ، نەخێر بۆ هەر شتێکی تر کە ئاوا دەڕۆی هێواش شۆفان با بڵێن، نەخێر شەربەتی تەماتە کە ڕەنگە تۆ عەجیبت لێ بڵێ ئاو تەماتەش ڤایتامینتی تایە، قۆخ، بڕۆ هەتاوەکو ئەخیر دەیان میوە و دەیان خواردنمان هەیە لەسەر گۆی زەوی بە نزبەیەک ڤایتامین A تایە. ڕەنگە قورس بێ من هەر یەکەیان نزبەکەتان پێ بڵم. ئێستا چۆن دراسە کراوە بۆ نمونە مەسەلەن تەبەن پێڵێن یەکەی نێودەوڵەتی، ئەمە گرنگیەکەی و مهمەکەیە. دراسە کراوە ئەگەر بێت و شەربەتی گێزەر بێنی بە نزیکەی 22.560 ئەوەنە 67 تقریبەن وەحدەی نێودەوڵەتی کە پێڵن نزبەی مئەوی، نزبەی کە نزبەی جیهانی پێ دەڵن 450، بەو نزبەیە ڤایتامین A تایە.
وها کەزا بۆ ڕۆشتەکانی ترکە بۆ نمونە سپێناغ 11.458 دەمەوێت بە زمانی حاڵ پێتان بڵێم ڤایتامین ئەی تەنها و تەنها لە یەک خواردنە نییە. ڤایتامین ئەی لە زۆرێ لە خواردنەکانە هەیە. ڤایتامین ئەی ئێستا دیراسە کراوە لە هەندێشتی حیواناتە هەیە، تەنها و تەنها لە ڕووەکەکان و لەوانەیە نییە کە ئێمە لە زەویەوە وەری دەگرین. دراسە کراوە ئەگەر بێت و جگەری مانگا بێنیت بە نزیکەی 27.185 وحدەی نێودەوڵەتی کە گەر بە نزبەی میئەوی لێکی دەیتەوە واتە بە نزبەی سەدی لێکی دەیتەوە 545 نزبەی و یاخود با بڵێن یەکەی سەدی ڤایتامین ئەی تایە. دراسە کراوە ئەگەر بێت و جگەری مریشک بێنی بە نزیکەی 12.325 ڤایتامین ئەی تایە. نەخێر ئەگەر بێت و شیر بێنی، نەخێر ئەگەر بێت و پەنیر بێنی، نەخێر ئەگەر بێت و بۆ نمونە مەسەلەن هێلکە بێنیت، هەر یەکەیان بە نزبەیەک زۆرترینیان تەبعاً لە جگەری مانگادا هەیە و کەمترینیشان لە هێلکەدا هەیە کە ئەوەش بۆ خۆی بە نزبەیەک دراسە کراوە گەر تقریباً ڕوبع کوپێک بێنی لەوەی کە هێلکە جوان و پوختە مەزبوط و سپێنەکەی وەرگریت، دراسە کراوە بە نزیکەی بە وحدەی نێودەوڵەتی 226 وحدەی نێودەوڵەتی یەکەی نێودەوڵەتی ڤایتامین ئەی تێدا. ئەزیزان ئێوە وا دەزانن کە ڤایتامین ئەی تەنها لە یەک سەرچاوە دێ، نەخێر لەوە گومانتان نەبێ ڤایتامین ئەی لە سەرچاوەی ئاژەڵیەوە دێت، لە سەرچاوەی ڕۆکیەوە دێت. توێژینەوە زانستیەکان ئەوەیان دەرخستووە کە هەندێک لە ڤایتامین ئەیەکان لە سەرچاوەی با بڵێن حیوانیەکانەوە دەستمان دەکەوێت، ئاژەڵەکانەوە دەستمان دەکەوێت کە لەواتێ لە خواردنی گۆشتەکەیەوە دەستمان کەوێت، لەواتێ لە خواردنی جگەرەکەیەوە دەستمان کەوێت، لە خواردنی شیرەکەیەوە دەستمان کەوێت، لە بەردەهەمی شیرەکەیەوە دەستمان کەوێت، لە بەرهەمی هێلکەکەیەوە دەستمان کەوێت. بەڵام لە لایەکی ترەوە ڤایتامین ئەیمان لە هەندێک شوێنی ترەوە بۆ دێت کە بریتیە لە ڕووەکەکان. خالق ئێوە خەمی خالقتان نەبێت، خالق دەزانێت مرۆڤەکانی چۆن دروست کردووە، ئێمە دەبێت خەمی مرۆڤەکانمان بێت. دروستکار کە مرۆڤەکانی دروست کردو شتەکانی بۆ دروست کردووە زۆر بە جوانی و بە نایەبی دروستی کردووە. بەڵێ لەلایەکەوە نەوەک ئەمانە کۆمەڵێ ئینسان بن، کۆمەڵێ مرۆڤ بن، زراعەتیان نەبێت و یاخود کشت و کاڵیان نەبێت، خالق لە هەر شوێنێکا بیت ئیلا یان مانگات هەیە، یان بزن و مەڕت هەیە، یان مریشکت هەیە، یان پەلەوەرت هەیە، حسابێکی ئەوەی کردووە کە زۆرە لە شتەکان، یان شیرت هەیە، شیر لە هەر یەکێک لە سەرچاوەکان وەریگری کاتە خالق لەمە دایناوە. بەڵام لە لایەکی تریشەوە جۆرێکی تریتان داناوە بە ناوی بێتا کارۆتین. بێتا کارۆتین بەڕێزان ئەو مادەیە کە دوایەوەی کە لە لاشەی مرۆڤ و هاتە ناو لاشەی مرۆڤ و لە جسمە اینجا کە دەگۆڕێ بۆ ڤیتامین ئەی. واتە ڕاستە و خۆ چی ئیلاهێکمان هەیە، ڕاستە و خۆ ڤیتامین ئەی لە ناو ڕووەکەکەیان نییە. واتە کاتێک ئەگەر پەرە سەوزەکانی ڕووەک بێنیت، ئەگەر بۆ نمونە هەندێک خواردن بێنیت، ئەگەر بۆ نمونە بیبەر بێنیت، ئەگەر بۆ نمونە سپێناغ بێنی، گێزەر بێنی، ڕاستە و خۆ وەکو خۆی ڤایتامین ئەیەکەی تیان نییە. ئەمەش حکمتێکە خالق لەواتێت حسابی ئەوەی کردبێت خۆ سەوزە و میوەکان تەنها و تەنها بۆ مرۆڤ نییە. ئەی ئاژەڵیش دەیخوا، ئەی پەلەوەریش دەیخوات، ئەی مێرو وەکۆڵە هەموو ئەو مێرووەکانش کە لەسەر گۆی زەوی ئەوانش دەخوات، حسابێکی ئەوانش کراوە کە ئەوە دەبێت بەڕێزێک کە لە بواری بەیتەریایە، لە بواری ئاژەڵداریایە خەبیرە باسی ئەومان بۆ بکات ئەم خواردنانە بۆچی بێتا کارۆتینی تێدایە و چی سوودێکی هەیە بۆ ئاژەڵەکان کە بە دڵنیاییەوە بۆ مرۆڤ چەندێک گرنگە، بۆ ئەوانە چەند ئەوەندە گرنگ و موهیمە بۆی بەقوت و بەهێز بن. بۆیە وەکو ڤیتامین ئەی کە ئەمڕۆ باسی ڤیتامین ئەیتان بۆ دەکەین کە نزبەیەکی کەمە لە یادتان نەچێت کیلۆیەک بێنە بیکە بە 2000 بەشەوە مرۆڤ ڕۆژانە پێویستی بە 1/2000 بەشی کیلۆیەک هەیە. ئەگەر من دەڵم سەرکەوچکێک تۆ بڵێ ڕەنگە شتێکی بەسیط کردەوە چێ فویەکی پیا بکەی بڕوات، بەڵام نزبەیەکی کەمە. بەڵام لە یادتان نەچێت ژیانی مرۆڤەکان دەگۆڕێت. ژیانی مرۆڤەکان دەگۆڕێت بە کەمی مەزانن. ئێوە نەڵێن جا ئەم نزبە کەمە چی لە مەسەلەکە دەگۆڕێت. ئێوە زانیوتانە ئەم نزبە کەمەی کە هەمانە کاریگەری لەسەر بینین دروستەکات. ئێوە زانیوتانە ئەگەر بێتا کارۆتین وەرنەگرین و لاشەی مرۆڤ ڤایتامین ئەی کەم بێتەوە، لە ئەنجامە بینینی مرۆڤەکان کەم دەبێتەوە.
ئێوە زانیوتانە کاریگەری دروستەکات لەسەر شێوازی بینینی مرۆڤەکان. بەڕێزان ئێوە زانیاریتان هەیە ئێستاکێ قەترە دروستەکرێت و بە ڤیتامین ئەی و بۆی لە چاوی مرۆڤ بەکاربێنرێ. ئێوە زانیوتانە ئێستاکێ بە جۆرە لە جۆرەکان ئەگەر بێت و ئەو بە ڕێزانەی بینینیان باش نەبێت و ڤیتامین ئەیان کەم بێت دەبێت بە زووترین کات مشوری بۆ بخۆن ڤیتامین ئەی بۆ تاویزکەنەوە، چونکە ئەگەر نا ڤیتامین ئەی کێشەی بۆ دروستەکات و بێتاقەتی بۆ دروستەکات. بۆیە کاریگەری لەسەر شەپۆلەکان دروستەکات، کاریگەری لەسەر شەبەکەکانی چاو دروستەکات، کاریگەری لەسەر هەموو چاو دروستەکات کە ئەوە بۆ خۆی بەرنمەیەکە شەبەکەی چاو چییە، عەدەسەی چاو چییە و بەشی پێشەوەی چاو، بەشی پشتەوەی چاو و دەمارەکان و چۆن بێتا کارۆتین و یاخود ڤیتامین ئەی و یاخود ڕتینۆل بە زمانە ئینگلیزیەکەی چی ڕۆڵ و کاریگەری چی هەیە لە بینینە، ئەوە بۆ خۆی شتێکی زۆر گرنگ و موهیمە. بەڕێزان ڤیتامین ئەی ڕۆڵی هەیە لەسەر پێست. ڤیتامین ئەی ڕۆڵی هەیە لەو پێستەی کە لەسەر لاشەی مرۆڤ هەیە، هۆکارێکە بۆ ئەوەی کە پارێزگاری بکات بۆ چوونە ژوورەوەی بەکتریا و ڤایرۆس بۆ لاشەی مرۆڤ. تۆ دەڵی پێستێکی ئاوا ئەوە چییە و پێستی تەنکە و پێستی چرچە و پێستی فلانە؟ تۆ دەڵی ئەم پێستە بۆچی ئاوا ئاودارە؟ پێستە بۆچی ئەستورە خۆزگا پێستی من تۆزە تەنەکتر بواە؟ ئەوە بە من و تۆی مرۆڤ بێت پێستمان هەمووی وەکو کاغەزی جگەرە تەنەک بواە و لەو دیوە دیار بواە. بەڵام خالق یەکەیە مرۆڤەکانی دروست کردووە، لەگەڵیشیان ڤایرۆسی دروست کردووە، بەکتریای دروست کردووە، هەموو بوونەوەری دروست کردووە. هەر یەکەیان دەزانێت ئیشی خۆی چۆنە و چۆن نییە، هەر یەکەیان کاریگەریەکەی دەزانێت. بۆیە ڕتینۆڵ لە لاشەی مرۆڤ هەیە و لەسەر پێستە هەیە، هۆکارێکی زۆر گرنگ و موهیمە بۆ ئەوەی پێست بپارێزێت ڤایرۆس و بەکتریا نەچێتە ژوورەوە. زانیاریەک بۆ بەڕێستان ئێستا ئەو کەسانی کە پێستیان تەنک دەبێتەوە، ئەو کەسانی کە پێستیان تووشی التیهاب بێ و جسمیان التیهاب دەبێت، تازە بە تازە دوای ملیۆنەها ساڵ لە دروستکردنی مرۆڤ ئێستا مەلحەم دروست بووە، ئێستا کرێم دروستەکان ڤیتامین ئەی تایە بۆی پێستەکە بە قووەت و بەهێز بێ و زوو ساڕێژ بێ و ڤایرۆس و بەکتریا نەچێتە ژوورەوە. بەڵێ ئەزیزان، ڤایرۆسی هەر یەکێک لە ڤایرۆسەکان کە تۆ ناوی دەهێنی، هەر یەکێک لە بەکتریاکان کە ناوی دەهێنی، یەکێک لە هۆکارەکان کە لاشەی مرۆڤ دەیپارێزێت بریتە لە پێست، کە پێست خۆتان چاک دەزانن هەموو لاشەی مرۆڤی پاراستووە و یەکێک لە مادە زۆر گرنگ و موهیمەکان کە زۆر گرنگ و موهیمە ئەویش بریتە لە ڤایتامین ئەی. ئەزیزان، ڕەنگە ئێمە نتوانین لە بەرنامەیەکی ئاوا هەموو بابەتەکان بۆ جەنابتان باسکەین، بەڵام دەڵێن دیراسە کراوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو کەسانەی کە لە بواری توێژینەوەکانە کار دەکەن، ئەو کەسانی کە لە بواری وەکوڵێت زانست و زانیاریە ئیش دەکەن، بۆیان دەرکەوتووە ئەگەر بێت و ئیش لەسەر تاکەکانی ئەمریکا نەکرێت و گرنگی بە ڤایتامین ئەی نەدەن و گرنگی بەو شتانە نەدەن کە کاریگەری دروستەکات و هۆکارێکە بۆ ڤایتامین ئەی، ڕەنگە زۆرێ لە نەخۆشی لە تاکەکانی ئەمریکایە بڵاو بێتەوە. نزبەی زۆر وتراوە، ڕەنگ شەرت نییە پێویست بکات بۆی کە من نزبەکان بە جەنابتان بڵێم، بەڵام قسەکەم لەسەر ئەوەیە کە دیراسە کراوە، توێژینەوە دەری کەوتووە و هەندێک لە ساڵەکان وتوانێت دەبێ مشوری ڤایتامین ئەی بخۆین لە تاکەکانی ئەمریکیە. ئەوەی کە حکوومەت ئەگەر بێت و خالق ئیشی بۆ نەکردایە و تەرتیبی بۆ نەکردایە، حکوومەتێکی گەورە لەواچەی نەیتوانێت تەعویزی ڤایتامین ئەی بکاتەوە بۆ تاکەکانی کۆمەڵگا ئەگەر بەهاتایە لە بەشە حەیوانیەکان و لە بەشە ڕۆکیەکانە نەبووە. بەڵێ بە جددی نەمان دەتوانی کۆنتترۆلی کەین و بە ئاسانی نەمانەتوانی کۆنتترۆلی کەین. بۆیە خاڵێکی زۆر گرنگ و موهیمە کە ڤایتامین ئەی لە زۆرە لەو خواردنانەی دەوروبەرمانە هەیە لە یادتان نەچێت. بەڵام ئەم خواردنانە شەرت ئەوەی ئێمە ئاگاداری بین بە جوانی و بە مەزبوطی بەکاری بێن. هەندێک لە سەرچاوەکان دەڵێن ڤایتامین ئەی ئەگەر بێت و نەقز بێت و کەم تەرخەمی دروست بێت و لە لاشەی مرۆڤانە بێت، زیبکە و پەڵە دروستە بێت لەسەر پێست. هەندێک لە سەرچاوەکانی دەڵێن تازە دۆزیمانەتەوە قژێکی وشک دروستە بێت ئەگەر ڤایتامین ئەی تیانە بێت. بۆیە هەندێک لە زاناکان، هەندێک لە عالمەکان، هەندێک لە شەریکەکان تازە بە تازە دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە مرۆڤ گەورە و ئازیمە دەبێت هەندێک شامپۆ دروستکەین بە نسبەیەک لە نسبەکان بێتا کارۆتین و ڤایتامین ئەی تێدا بێت. ئێستا دیراسە کراوە کەسانی کە ڤایتامین ئەیان نوقسانە بێهێز و بێتاقەتن، بە ئینگلیزی پێ دەڵێن فەتیگ. ئێستا دیراسە کراوە و کەسانی کە ڤایتامین ئەیان نوقسانە گەشەیان لاوازە و دوا دەکەوێت. ئێستا دیراسە کراوە ئەو کەسانی کە ڤایتامین ئەیان نوقسانە بێهێز دەبن و بێتاقەت دەبن و
چۆن کوردەواری خۆمان زۆرجاڵە حەپەتە پۆلە دەبێت هێزم تیان نییە ئەڵێ دکتۆر ئەڵێ بە دوو کەسەوە لێیان داوم. یەکێ لە هۆکارەکان ڕەنگە کەم خواردنی بێت و کەم خواردنی ئەو مادانە بێت کە ڤایتامین ئەی تایە. ئێستا دیراسە کراوە ئەو کەسانی کە ڤایتامین ئەیان نوقسانە لە شتێکەیە لە زمانی ئینگلیزیە پێڵەن هایپەرکیراتۆسس، پێستی زۆر زۆر ئەستور دەبێت، پێستی پەڵەپەڵە دەبێت و ئەستور دەبێت و زبر دەبێت. ئێوە نییە بە ڕێزەکانی دایکمان نەنەمان داپیرە و باپیرەمان هێواش هێواش پێستیان بەرەو ڕەشبوونەوە و بەرەو بۆربوون و بەرەو ئەستور بوون دەچێت. ئەوەی کە لە هۆکارەکان ئەوەیە کە هەم خواردنیان کەمە، هەم ڤایتامین لە جسمیانە کەمە، هەم ڕەنگە ڤایتامینەکان جۆکو پێویست لەلایەن جسمەوە هەڵ نەمژرێت و ڕیخۆڵان وەکو پێویستیش نەکات. ئێستا دیراسە کراوە ئەو کەسانەی ئەو بەڕێزانی کە ڤایتامین ئەی بە کەمی دەخۆن مەناعەیان کەم دەبێتەوە، بەرگری لاشیان کەم دەبێتەوە. ئێستا دیراسە کراوە ئەو بەڕێزانەی کە شەوان نابینن کە لە زمانی کوردەواری خۆمان پێی دەڵێن شەوکوێر، شەوان چاوی نابینێت، ڕەنگە شتێکی تەبیعیش بێ و تۆزێک بینینەکە مەسەلە تەمەن بێت وریابن هەر یەکە و لەم نیشانانەی بینی و تۆی بینەر نەڵێ تەواو من ڤایتامین ئەیم نوقسانە، دەڵێن یەکێ لە نیشانەکان کە بە شەوان چاوی باش نابینێت ڕەنگە کەمبوونەوەی ڤایتامین ئەی بێت. ئەزیزان، هەندێک لەو کەسانی کە لاشەیان ڤایتامین ئەی نوقسانە و ڕێژەی ڤایتامین ئەی کەمە بەداخەوە دیراسە کراوە کە ڕەنگە وەزنیان دابەزێ. ئەمە ڤایتامین ئەی بوو و چۆن وتمان بە نزیکەی 9 گرام بۆ گرامێکمان پێویستە. 108 ساڵ 9 ساڵ پێش ئێستا دۆزراوەتەوە. لە بەشی خواردنە هەیە، لە بەشی ڕۆکیە هەیە. کۆتا خاڵ دەمێ پێتان بڵێم لە یادتان نەچێت خالقێک هەیە ئێمەی دروست کردووە بە جوانتری شێوە پێی دروستی کردوین. ڤایتامین ئەی چەندێ چاکە، چەندێ باشە، چەندێ گرنگە، بەڵام زۆرەکەشی خراپە. ئێستا دراسە کراوە ئەو کەسانی کە لەم بارنامەی منەوە بیبیستێ بڵێ با بڕۆم زۆر ڤیتامین ئەی بخۆم، بەڵام ئەویش خراپە. دراسە کراوە هێڵش دروست دەکات، ڕەشانەوە دروست دەکات، ئیشتیهای خواردنت نامێنێ، ڕەنگە بڕشیتەوە، ڕەنگە چاوت ڕشکە و پەشکە کات و وەکو وازەح نەبینێت، ڕەنگە قژیشت هەڵوەرێت، ڕەنگە کەم تا زۆر هۆکارێک بێ بۆ سەر ئێشەیەکی زۆر، ئازار لە ناوسکتا دروست کات، ئازار لە ماسوورکەکانە دروست کات، بێتاقەتی و بێزاری دروست کات، حاڵەتی مێشکت باش نەبێت، لەرزوتا بۆ دروست کات و بێزاری و بێتاقەتی دروست کات و ڕەنگە ئەوەش هۆکارێک بێ بۆ ئەوی کاریگەری لەسەر پێست و لەسەر بۆ کۆڕە لەسەر لاشە و لەسەر ڕیخۆڕە دروست کات. هەموو ئەمانە دەمەوێت پێت بڵێم خالقێکەیە بە تەوازون بە جوانی و بە مەزبوطی مرۆڤەکانی دروست کردووە. دەبێت بە جوانی و مەزبوطی بڕۆین، نەکەمی نەزیادی، هیچیان باش و چاک نییە. بۆ ئومێدەی بەشێک لە بەشی خۆ لاشی خۆمان ناسیبەکە ڤیتامین ئەیە توانی بێتمان سوودێک لەم بەرنامەیە وەرگرین و گرنگی لاشی خۆمانمان زانی بێت و بزانین خواردن و هەموو شتانی کە لە دەوروبەرمان دروست کراوە بۆ ئێمەی مرۆڤ بە باشترین شێوە دروست کراوە و هەموو شتەکان خراوەتە خزمەتی مرۆڤەوە. تا بەرنامەیەکی تر، تا ڤیتامینێکی تر بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.